پشتی ساڵا 2023 و ژناڤبرنا ڕژێما بەحسا عێراقê دوو دایەیە دikarin bêjin bi hêzaran Iraqî bêser û şwênin û çarenivîsa wan nediyare. Navber mijara Iraqiyên wenda û kesûkarên wan tiştekî jê nizanin û hikûmetê karekê cidî bû dîtina wan nekiriye. Nakokiyên mezhebî li Iraqê heta nahiştiye ku hêjî ew kesên henê nediyar bin nexuyan. Piştî bûyerên embarê sala 2016 dikarin bêjin bi giştî piştî sala 2014 hatine Daişê li Iraqê behsa bi hêzaran kesan li Iraqê dihête kirin bêser û şwênin û çarenivîsa wan nediyare di destê grûpên çekdar. Kes nizane saxin yan jî di zîndanên tarî û jêrerdane. Li ser vê pirsê hûn dizanin UNICEF Amnesty biborin yani hikûmeta Iraqê rex nekiriye û dibêjin çima li çarenivîsê kesên wenda bûyî napirse tiştekî nabêje malbatên wan kesûkarên wan jî qerebûn nake. Ji hêjaya Diktor Seyîf Saedî mamostayê zankûyê û şirovekarê siyasî ji enbar dipirsîn. دکتۆر سەیف gelek bi xêratiya Kurdistan 24. دکتۆر سڵاوتان لێبێتۆم کاتتان باش وەکەوترێت کە لە سەردەمەی کە حەیدەرابادی سەرۆکوەزیرانی عێراق بوو لیژێک پێکهێنرا بۆ دەستی شاکنی چارەنووسی و 643 کەسە بەڵام 7 ساڵ تێپەڕیوە لیژنەکە هیچی دیار نییە ئاستانگەکانی بەردەم ئەم لیژنەیە چین بۆ کارەکانی خۆیان نەکردووە. سلااو ڕێز بۆ ئێوە سپاس بۆ ئەم دەرفەتە سلااو ڕێز بۆ تەواو بینەرانتان بەڵێ ئەم دۆسێکی زۆر مەترسیدارە دۆسێکی گوماناوی و لە هەمان کاتدا لە تاوکو ئێستا چارەسەر نەکراوە یەکلا نەکراوەتەوە لەلایەن لایەنە پەیوەندیارەکانی حکوومەت تەگەر بەڕاستی بڵێن بۆیە چەندین لیژنە پێکێنراون ئەم لیژنانەکە نەگەیشتونەتە ئەنجام نەگەیشتوت هیچ ئەنجامێک تاکو ئێستا با قسە بکەین لەسەر ئەو لیژنەی کە پێکێنرا لەلایەن نەتەوەی گرتووەکانەوە بە سەرۆکایەتی کارمن ڕۆسپێلە کە ئەم لیژنەیە کە سەردانی پارێزگای ئەمباریان کرد بە دیاریکراوی بۆ ناوچەی سەگڵاویە کە نزیکەی 700 کەس لە ناوچەی سەگڵاویە بێسەر و شوێن کراون بەڕاستی چەندین لە حاڵەتی تاکە کەسێک ڕوویداوە لە ناوچەی گەرما بێسەر و شوێن کراوە لە تاجی لە بەغدا لە دیالی لە شنگال لە مووسڵ لە زۆرێک لە ناوچەکان دیکە خەڵکانێکن کە بێسەر و شوێن کراون هەروەها بە زۆری بێسەر و شوێن کراون کاتێکەوە ئەم لیژنەیە سەردانی ئەم ناوچانی کردن جەختیان سەر ئەو کردەوە کەوا لە دەستوری عێراقیدا مادەیەک نییە کەوە ئەم بابەتە بە تاوان بزانێت کەوا تاوانێک کە دژی مرۆڤایەتی بێسەر و شوێنکردن بۆی ئێمە کاتێک باسی لە ئامارەکان بکەین دەتوانین بڵێن 500 ئاگداری بۆ نەتەوەیەکگرتوەکان چووە سەبارەت بەم لەلایەن کە سوکاری بێسەر و شوێنەکانەوە لە هەمان کاتدا ئامارێکی دیکەش هەیە لە ساڵی 1970 تاوەکو ساڵی 2013 16500 کەس زیاتر خەڵکەیە بێسەر و شوێن بووە ئەوەی کەوە دوای ساڵی 2013 ڕووداوەکەی دوای ساڵ 2013 یاخود بڵێن ئۆپراسیۆنی فەلوجا ئەوەی کە لە ناوچەی سەگڵاوی ڕوویدا لە جورفە سەخر ڕوویدا زۆرێک لە ناوچەکانی دیکەش عێراقیشدا بەڕاستی ئەم لیژنەیە کاری خۆی کردووە بەڵام هەندێک لایەنی حکوومەت هەیە کەم تەرخەم بوونەوە کە پرسەیەک لا نەکرێتەوە ئەم دۆسیە مەترسیدارە بۆچی دەڵێن مەترسیدارە چونکە کە سوکاری بێسەر و شوێن بووەکان کاتێک کە دانەوێت داوای ئاشکاکردنی چارەنووسی ڕۆڵەکانیان بکەن ئەو کاتا کێشیان بۆ دروستەکە هەڕەشان لێ دەکرێت هەڕەشە بە کوشتنە لێ دەکرێت دانەوێت کەوا ئەوەی کاتێک داوای ئاشکراکردنی چارەنووسیان دەکەن بۆیە ئەم دۆسیەیەکی گێچەلکاریشە لە هەمان کاتا هەندێک لایەن سازشیان لەسەر کردووە ئەوان دەڵێن ڕۆڵەکانتان دەناسین پێویستیمان بە پارە هەیە داوای بەرتول و پارە دەکەن بۆ ئەوەی کەوا ئەنجامێک ئاشکرا بکەین لە هەمان کاتدا بۆ ئەوەی کەوا ئێمە پامێکتان پێ بگەین ئایا ئەمانە چیان بەسەر هاتووە کاتێکەوە ئەم پارەیان پێ دەدرێت تاوەکو ئێستا شتێک ڕووی نەداوە کەسێن لە ئەنبار وەندابوونە بە هەمان ڕەنگی بپڕانی لە ناوچەیان سونە نشین مەسەلەین وەنداکردنێ بێسەر و شوێنیە gelek زێدەنە هژمارژی قەت نەجهێ باوەریێنە هەر کەس دەبێژە 10,000 15,000 40,000 مرۆڤ نزانە کیژان هژمار ڕاستە لێ مەسەلەیە بوێرێ سپایکەر مەسەلەیە ئەمبارێ مەسەلەیە بهاتنە داعشێ و دەما پرۆسەیە ڕزگارکردنێ بەحسا کوشتن و بێسەر و شوێنکردنە زیاتری 40,000 کەسان تێتەکردن di navberêda بۆچی حکوومەتên yek li dûfiyekên Iraqê ew qas bêdest helatin
لە هەمبەری ڕۆڵەیەن خۆ ئەو قەسخیناوان ئەرزانە سەدەم چییە گەلۆ؟ ڕاستە بەڕاستی جدیەت و ڕژدیەت لەلایەن حکوومەتی عراقیەوە نییە بۆیە نەتەوەگرتوەکان ئێستا بەدۆسەی گرتو تا ئەستۆ ئەو لیژنەکانی پێکێناوە تەنانەت نەدەگرتوەکان بەشێکە لە ئامانجەکانی ئەوەیە کە ئەم تاوانانە بەبەڵگە بکاتە بەڵام داواش لە لەتەوەگرتوەکان دەکەین کەوا دەسوادانێکی خێرا بکات بۆ ئەوەی کەوا ئەم دۆسێ یەکلا بکاتەوە چاوەڕوانی لایەنەکانی دیکە نەکات ئەم پرسە یەکلا بکرێتەوە کاتی کە قسە لەسەر کارنامەی لایەنە سیاسەکان بکەین لە نێوان هاوپەیمانی سیادە و لایەنەکانی دیکەشت تەنانەت دواتەوەی هەمانجیشێکەوە ئەم حکوومەتەی بەڕێز محەممەد شیا سوودانی لێ پێکاتوە لە خاڵی کە ڕێکەوتنی سیاسی کە پێویستە چارەنووسی بێسەر و شوێن بووان ئاشکرا بکرێت پێویستە قەرەبوو بکرێنەوە کە سوکارەکانی قەرەبوو بکرێنەوە بچووکە ئەمانە قوربانی تیرۆرن پێویستە قەرەبوو بکرێنەوە لە هەمان کاتدا ئەوانە پێویستە ئەوانە هەندێکی یاسا بیانگرێتەوە کە چارەنووسیان ئاشکرا بکرێتێ هەندێک لەمانە بەڕاستی بێتاوانن ئەمانە بێتاوانن من بێسەر و شوێن کراون ئەوان لە ماڵەکانی خۆیان دانیشت و بێسەر و شوێن کراون ئەمانە ناتوانیوە لە ماڵەکانی خۆیان ڕابکەن ئەو کاتی داعش هاتۆتە سەگڵاوی فەلوجە ناتوانیوە لە ماڵەکانی خۆیان بچنە دەرەوە ناتوانیوە بۆی ئەمانە بێسەر و شوێن کراون ناتوانیوە ڕابکەن لەگەڵ تەواوی خەڵکانی دیکە نەشیان تەنانەت پارەشیان نەبووە بتوانن بۆ ئەوەی کەوە لە ناوچێک بچنە بۆ ناوچێش دیکە بۆیە پێویستە ئەوان چیان کرد ئەوان ناچار بوون ئەمانە تاوانبار نین تیرۆریستیش نین لە هەمان کاتدا ئێمە لەگەڵ ئەوە داین کە حکوومەت لیژنەیەک پێک بهێنێ لیژنێکی پسپۆر بێت لیژنەی یاسایی و دادگایی بێت کەەوە چارەنووسی ئەمانە ئاشکرا بکرێت بۆیە قسەکردن لەسەر ئەم بێسەر و شوێنبەران بەڕاستی ئەمە بەڕاستی ڕەنگە قسێکی زۆر جدی نەبێت تاوەکو ئێستا توانایەک نەبووە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت پێیان وایە کەمانە لە دەروی دەوڵەتدا لە 2016 تاوەکو ئێستا چارەنووسێکلا نەکراوەتەوە بۆیە بە جۆرەی پێدراوەکان و زانیێرەکان ئەمانە لە ژیاندا نەماون ئەمانە لە ژیاندا نەماون ئەمە بۆتە پرسێکی مەترسیدار و گومانەوەش لە هەمان کاتدا کە ئەمە دەشی بنەمەکانی ئاین ئیسلامە ئەمانە کە سوکارە هەبووە خێزانیان هەبووە مار و منداڵیان هەبووە بۆیە پێویستە لەسەر حکوومەت ئەمە پامە بۆ حکوومەتی بەڕێز سوودانی کە دەبێت چارەنووسی ئەم خەڵکە ئاشکرا بکاتە ئەگەر چی زیندوش نەبن دەبێت شتێکیان بۆ بکرێت ئەمانە چارەنووسەکان ئاشکرا بکرێت ئایا چیان بەسەر هاتووە ئەم خەڵکانی کە بەسوور شوێنن ئەمانە خەڵکانێکی بێدەسەڵاتن پێویستە حکوومەتکاریان بۆ بکات کە ئەوانەی کە بێتاوانن ئایا چیان بەسەر هاتووە دەبێت قەرەبوو بکرێنەوە لە چوارچەوەی یاسی قەرەبووکردنەوەی تیرۆر. دکتۆر ئەم پرسانە بێسەر و شوێنکردن و پەلاماردان و هەڕەشەکردن لە ناو عێراقدا تا چەند واکات نیشانەیەکی پرسیار لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی نێودەوڵەتی لەسەر عێراق و حکوومەتێک لە دوایەکەکانی عێراق لە 2016 تا ئێستا دروست بێ. ئێمە قسە لەسەر ڕێوشوێنەکانی حکوومەت دەکەین پێویستە حکوومەت ڕێوشوێنی هەبێت ڕشت بێت لەسەر ئەم بابەتەدا دەسەڵاتی یاسا جێبەجێ بکات لەم پرسەدا ئەگەر هاتو ئێمە قسە لەسەر زۆرێک لە ڕێوشوێنەکان دەکەین کە ئەمانە بەڕاستی لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتدان بۆ نمونە قسە لەسەر ڕووداوی ئەلبوعیثە لە دۆرە دەکەین پێکدادانی گروپێکی چەکدار لەگەڵ هێزەکانی پۆلیسی فیدرالی ئێمە قسە لەسەر چەندین نمایشی گروپە چەکدارەکان دەکەین لە دەرەوەی دەوڵەتدا ئەمانە دەکرێن بەڕاستی لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت و یاسادا پێویستە ڕێوشوێنەکانی حکوومەت بکەن پێویستە بەڕێز سوودانی کاری خۆی بکات لە کارنامەی حکوومەتدا پەرلەمان دەچی لەسەر داوات لە کارنامەی حکوومەت داهاتووە کە چەکداماڵینە تاوەکو ئەم ساتە کار نەکراوە ئەم ڕێوشوێنانە نەکراون تاوەکو ئێستا چەکی کۆنتڕۆڵ نەکراوە هەیە چەک لە دەست گروپە چەکدارەکاندایە دەسەڵاتدارن لە ناوچەکاندا هەڕەشە لە ئاشتی و ئاسایش دەکەن لە ناوچەکاندا بۆیە پێویستە لە هەمان کاتدا دۆخەکە کۆنتڕۆڵ بکێت هێزە ئیتحادیەکان ناوچەکان کۆنتڕۆڵ بکەن نە گروپەکان ئەو دۆخەی و ڕێوشوێنەی هەیە بەڕاستی لەرزۆکە وێڕێ ئەو ناکۆچەکەی لە نێوان هەولێر و بەغدا یاخود بڵێ لە ناوچە سونیشینەکان و لەگەڵ حکوومەتی فیدرالیدا ناکۆکێکی هەیە پێویستە کارنامەی حکوومەت لەم بابەتەدا جێبەجێ بکرێت ئەمە نەک بڵێن ئەمە لاوازی حکوومەت دەگەینێت لەم پرسەدا. بەڵێ بەڕێز دکتۆر سەیف سادی مامۆستای زانکۆ و شرۆفەکاری سیاسی لە پارێزگای ئەمبارەوە لەگەڵماندا بوویت سپاس بۆ شرۆفەکانتان.